مليون أو في دون رجال أو ضبي لونة مجارد وارد مجريا في دون لونه زيد السن أو في جل تستوي صورته دونوني بهذه الشرجة بآواتي وديهاتي آمن ذي شيوذي شيداني وكذني كون فرسي بگوشن کاروانی شیدانی هم دارمن دا ریز نجیان و تباسی سیف و شان و فیداکاری شهیدی ریگه آزادی حور عباسی اکرمی لحیزی زیر بنداز یکیه ناوچین هوشار یکی بسنگر درینگکانی جولانوی ملی دموکراتیکی گلی کرد لکردستانی درانه اوچی خباز جرو دموکرات پروری امن و سیاق همیشه بدلوا لاوندری بو فیسدی دموکراتی کردستانی درانه باش دینو دو تاوتین دولکانی خویانیان روانه ریزکانی جیزی تیز مرگی کردستان کردوا دژمنی کۆنەپەرست و داوەزن زۆری هەوڵداوە خەڵکی تێکۆشەی ئەم ناوچەیە لە حیزبی دموکرات و لە جوڵانەوە چاو ببڕێ و بەڵام سەر نەکەوت و لەو ڕێگایەدا داوما و هاتووتدای تۆڵە قاوەمانەکانی هەوشار لە ڕیزی پێشمەرگەکانی حیزبدا قاوەمانەتی و ئاوازایەتی کەمیێنە نوێندووە کە هەتاوە لە مێژووی خەباوت و بربەرەکانی پێلەکەماندا و بەڕێزەوە هەڵدەگیرێ و یاوی دەکرێت ئەو خودە کۆنەپەرستەکان ویست و یاونەوە بنوێنن کە لەو ناوچەیەدا و خەڵک داویندر و پشتیوانی ئەوان و یاوچەکانیان بەڵام خەڵکی هەوشار لە مێژە نیشانیان داوە کە وەک هەموو خەڵکی کوردستان لە ڕێژیمی ئاوخوندی بێزارن و داویندر و پشتیوانی جوڵانەوەی خوازانەی گەلی خۆیان بەڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانن ئەو ڕاستیەیان هەم لە مەیدانی خەباتی مەنفی دژی ڕێژیمی ئاوخوندیدا نیشانداوە و هەم بەناوردنی هۆڕەکانی خۆیان بۆ مەیدانی خەبات دژی پاسدارانی پارێزەری کۆنەپەرستی ئەو ڕاستیەیان سەرمەندووە یەکێک لەو قاوەمانانەی زەحمەتکێشانی هەوشار کە گیانی پاوکی لە ڕیزی حیزبەکەماندا بۆ وەدیگەنانی ئامەندەتانی بن و داوخوازیەکانی خەڵکی کوردستان بەخشی هاوڕێی شەهید عەباسی ئەکرەمی لە هێزی دوی ڕێبەنداونە هاوڕێی عەباسی ئەکرەمی ساڵی 1339 ئەساوی لە داوێری بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی داوەشبڵاغی ناوچەی هەوشار لەدایک بوو عەباس هەر لە منداڵیەوە لەگەڵ زەحمەت و شۆرەوەری ئاشنا بوو بەهۆی دەستکردنی و لەبوونی قوتابخانە لە ئاوایەکاندا نەیتوانی بتوێنێ و بەم جۆرە لە نیحمەتی فێربوون بێبەش بوو هەر لە منداڵیەوە شانی دایە بەر کارکردن و لە موچە و مەزرا و دەشت و بەندەنەکاندا کاری دەکرد تەمەنی گەیشتە 12 ساڵ کە باوکی کۆچی دوایی کرد
عباس کە بەرەبەرە گەورە بوون ڕووی کردە شارەکانی دیکەی ئێران بۆ کارکردن. لێرەدا بوو عباس لەگەڵ بێبەشی و گێشتەپۆچی گەلەکەی ئاشنا بوو. بۆی دەرکەوت کە گەلی کورد لە کوردستان ماڵی خوراوە و بێبەش کراوە. تاویدی ساڵی 58 عباس وەک سەرباز بەڵاونەی پاسگاونی ئەردەوێڵ کرا. لەو سەردەمەدا بوو کە عباس باشتر نێوەرە و چیرێکی گەلی ڕێژیمی ئاخوندی ناوکرد. بۆی دەرکەوت ڕێژیمی ئاخوندی میراثکردی بە حەقی ڕێژیمی گۆرزاوی شایەتیە. هەر بۆیە سێ ماڵ لە پاسگاونی ژاندەرمەری ئەردەوێڵ لەگەڵ زیاتر لە 30 کەس لە سەرباوزە کوردەکان ڕای کرد و خۆی گەیاندەوە ئاوەیەکەیان. لەو کاتەدا ئەو کەساوناوچی تێکۆشانی ئاشکرای حیزب هەموو کوردستانی گرتەوە. عباس بە لێکۆڕینەوە لەسەر حیزب و ڕاوبردووی حیزب پەیوەندی لەگەڵ حیزب کرد و ساڵی 58 ڕاستەوخۆ هاوتەڕیزی پێشمەرگەکانی حیزب و تەکی شەرەف و شاناوزی بەشان کرد. بوو بە پێشمەرگە و هەمیشە لە سەنگەری پێشەوەی شەڕەکاندا بوو. ڕق و بێزاوێکی زۆری لە دژی گەلێکاونی پەلاومەردەری کوردستان هەبوو. بەرەبەرە لە شەڕەکاندا و عەباس خۆی نیشاندا ئاڵزا و بەجەرگ و بە نەزم و دیسیپلینە. هەر بۆیە ساڵی 1360 وەک فەرماندەری هەل دیاری کرا. هاوڕێ عەباس وەکەمی خاوەنێکی تایبەتمەندی بەرچاو بوو. هەم زۆر بەڕۆژیە بوو هەم بە دیسیپلین و ئینزیباڵ. هەر بۆیە زۆر جێگای متمانەی هاوسەنگەرانی بوو. کاتێک کاڵمێک لە پێشمەرگەکانی هێزیە و شاد بە مەئموریەت بەرەو ناوچەکانی سەردەشت و پیرانشار ڕێکەوتن، عەباس یەکێک بوو لەو پێشمەرگە قارەمانانەی کە لەو مەئموریەتەدا و نەقشی بەرچاوی کێرا. لەو مەئموریەتەدا عەباس بریندار بوو. تا ئەو دەم سێ جاری دیکە بریندار بوو، بەڵام هەموو جارێ دوای ساڕژبوونەوەی برینەکانی دەگەڕایەوە سەنگەری خەبات و بەربەرەکانی. ساڵی 1362 هەتاوی هاوڕێ عەباس ئەرچی فەرماندەری بچی سێ شەهید سەیفوڵڵای مەحەممەدیانی لە هێزی شەهیدانی و شاور سیاسگردا. بەهۆی نەترسی و ئاوازایەتی و یۆشاوەیی لەو بەرپرسە تێدا و سەرکەوتوو بوو. پەیوەندیەکی نزیکی لەگەڵ پێشمەرگەکان و کادرەکان و خەڵکی ناوچەدا هەبوو. لێدەکۆشا نەزم و ئینزیباڵی شۆڕش ژێراونە لەنێو پێشمەرگەکاندا بەبێنێ. هاوڕێ عەباس لەو ئەرکەیدا ئەو پڕی دڵسۆزی و یێوەشاوەی خۆی نیشاندا. عەباس بەڕاستی گوڵی کردبوو. بزوو بە گوڵە جەرگە و خۆشەویستی خەڵک و هاوسەنگەراونی. تاقیکردنەوەی زۆری لە مەیدانی خەباتدا وەدەستێناو بوو. بەم جۆرە بوو بە سیماوێکی تێکۆشەری و تەشکیلاوتە حیزب. هەر بۆیە بە هاوڕی ساڵی 64 هەتاوی بەناویان تەشکیلاوتی حیزبەوە وەک فەرماندەری پێشمەرگەکانی ناوچەی هەوشار دیاری کراوە. بەدەیان ئەمەلیاتی سەرکەوتوانەی لە ناوچە جۆرە و جۆرەکانی کوردستان ئەنجامدا، وەک ئەمەلیاتەکانی ناوچەی کتاب، ساڵی قەڵاو، شەڕەکانی ناوچەی هەوشار و یێوشاری کتاب و شاری ساین قەڵاو، جاودەی کتاب ساین قەڵاو، شەڕەکانی جاودەی سەقفی وەندەرە و گرتنی پێگەکانی ئاوبارە و قەرەزاق و شەڕی پێنجی گەلاوێژ لەسەر ئەسکەندەری میاونە، شەڕی هەشتی کوشبەر، سەدکردنی جاوشەکانی ئینسە و سێیان ئەمەلیاتی گەورە و چکۆڵەی کرد وەک شەڕەکانی ناوچەی سەرشیری سەقف و قورسڕەی چیرەک و سەرشیری فەیزوڵڵا بەجی و چەندین شەڕ و ئەمەلیاتی دیکە. کە فەرماندەری و ڕێبەریکردنی ئەو شەڕەونە بەشی هەرە زۆریان بە ئەستۆی هاوڕێ عەباسەوە بوو. هاوڕێ عەباس یەکەمی جیانەوەی کە فەرماندەرێکی شایستە بوو، هەمیشە وەک کادرێکی جیاوەتەی حیزبی سیاسەت و بۆچوونەکانی حیزبی بۆ خەڵک شی دەکردنەوە. لەنێو خەڵکدا بەڕاستی خۆشەویست بوو. پەیوەندیەکی خۆی لەگەڵ خەڵکی ناوچەدا هەبوو.
هەر بۆیە بۆ دژمناوی خەڵک ئاوگر بوو لەحظەیەک بۆ سزاودانی ئەو کەسانەی خەڵکیان ئاوازار دەداون کە بەرخەمی نەدەکرد دژمن دەیزانی هاوڕێ عەباس چەندە دڵسۆزی دووڵەوەیە بۆیە زۆری هەوڵ دەدا دەنێوی بەرێ آخر جوش و پاسدارەکان بەریشتنی ئەوی عەباسیەکەی وەلەرزە دەکەوتن پاییزی ساڵی 63 چاوتێک کاک عەباس لەگەڵ تاقمێک لە پێشمەرگەکانی هێزی شەیدانی هەوشار لە مەئموریەتی جنوب بەرەو ناوچەی هەوشار گەڕاونەوە لەو ماوەیەدا زۆر زەبری گرچوبڕیان لە هێزەکانی ڕێژیمدا هەر بۆیە ڕێژیم زۆری هەوڵدا و پێشمەرگەکان دەدا و بخات دژمن زۆر پیلان و فێڵتەڕەکەی لە دژی پێشمەرگە بەکارهێنا ڕۆژی 22 دەفرانباری ساڵی 64 کاتێک پێشمەرگەکان لە ئاوایی سوکان بڵاو بوون دیدەبانی پێشمەرگەکان سەعاتی حوتی بەیانی خەبەریان بە شەهید عەباسی ئەکرەمی گەیاند کە دژمن پەلاماری هێناوە هاوڕێ عەباس بە ئارامی لە سەرخۆیی پێشمەرگەکانی سازماندا بوو لە نێو دێدا بەزان بەم جۆرە شەڕێکی تند دەستی پێکرد هێزەکانی ڕژیم کە دیسیان ناوتوانن پێشڕەوی بکەن جێیان داو لەبەر توپ و خۆمپەورە هاوڕێ عەباس لەبەر پاراوتنی گیانی خەڵکی بێدیفاع لە سووری بە پێشمەرگەکاندا لە جێوە دەرکەون و بەرەو بەرزایەکانی شاوسی ئەوە ڕەزا وەسەرکەون کاتێک پێشمەرگەکان نێزیک لەسکەری ئەوە ڕەزا بوونەوە ئیتیان کە بەرزایەکان گیراون بەم جۆرە شەڕێکی پرسوونە و بەرامبەر دەستی پێکرد سەعاتی 22 دەقیقەی دوای نیوەڕۆ هاوڕێ عەباس کەوتە بەردەستێژی دژمناوی ئاوازاردی دڵی پڕ لە هیوا و تاوسەی بە گولەی پاسدارەکانی کۆنەپەرستی لە لێدان کەوت لەو شەڕەدا و زیاتر لە 15 کەس لە جەوش و پاسدارەکان کوژراون بەم جۆرە هاوڕێ عەباس شەهید بوو لە ئاوسنگەرانی زەحمەتکێشانی ناوچەکانی هەوشار و دیوەندەرە و سەقز و حیزبەکەی ماڵاوایی کرد بڵاوبوونەوەی خەبەری شەهید بوونی هاوڕێ عەباس خەڵکی ناوچەی لە نێو دەریاوی هەموو پەژاورەدا و غەرق کرد دژمنێکی دەبی دوای شەهید بوونیشی دوی دەترسا و بۆ دۆزینەوەی تەرمە پیرۆزەکەی قەبرستانیان دەگەڕا و گۆڕی تازەی دەداونەوە کارەمەولەتی و ئازایەتی شەهید عەباسی کردبوو بە ڕەمزی مقاومەت و خۆراوگری لە نێو خەڵک و پێشمەرگەکانی هاوسەنگەریدا بێگومان مێژووی خوێناوی حیزب و جەلەکەمان هاوڕێ شەهید عەباسی ئەکرەمی وەک گوڵ بە بەرۆکی خۆیانەوە هەڵداوەسن عەباس پێکۆشەرێکی دەوەرجی حیزبەکەمان بوو ئەو دەیتوانی چیتکا بۆ حیزبوونەی کرد ئەوە تا ناویشی ئێستا گۆڕێنە و گۆنەوەکانی داهاتووی کوردستان بووەتە ئەبەدی و ناوێکی هەمیشە زیندوو عەباس ڕۆڕێکی بۆ پای زەحمەتکێشانی کوردستان بوو لە شەڕ و خەباڵەتی سەخت و خوێناویدا و بەرامبەر کۆنەپەرستی نیشانیدا کە ڕێژیمی ئاخوندی بێدا هاتووە وەل سەردەکەوێت هاوڕێ عەباس و هەزاران کارمانی دیکە حیزبەکەمان شەهید بوون بەڵام ئاڵایی شەکاوە و بەرزی خەبات و تێکۆشانیان بۆ ئێمە بەدێشووە ئەوە تا ئەو ئاڵایە ئەمڕۆ سێبەرەکەی سەرتاسەری کوردستانی داگرتووە و هەموو زەحمەتکێشانی کوردستان لە دەوری کۆبوونەوە لە یاد و بیرەوەری هاوڕێ شەهید عەباسی ئەکرەمیدا جوانترین سڵاوی وەفا و خەبات و خۆراوگری دەنێرین بۆ گیانی پاوچی و دڵنیان دەکەین کە ڕێبواورێکی وەفاداری ڕێگای ئامەندەکانی ئەوبین هەزاران سڵاو بە گیانی بەرزی شەهید عەباسی ئەکرەمی و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و خودمختاری بەڕوخێ ڕێژیمی جیگەلی ئاخوندی